دانیشتوانی عراق لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم دکتۆر عومەر مامە و پسپۆری بواری ئامار لە کەرکووکەوە لەگەڵ ما دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەگەر ئەم ئەنجامانەی سەرژمێری ساڵی 2024 ڕابگەیەنرێت بە پێ و خەمڵانانەی کە تا ئێستا کراوە ڕێژەی دانیشتوانی عراق ئەو زیادبوونەی کە هەیە نائاساییە بە پێ ستانداردە جیهانیەکانە ئەبێ چۆن بێ؟ بەڵێ ئێوارتان باش ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش پێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە لە شیکردنەوەیکی ئاماری دوای سەرژمێری گشتیەکەی 2024 بۆ بینەرانی بەڕێز هەندێک لەو بابەتانە قسە دەکەین. بێگومان هەمومان دەزانین ڕێژەی زیادبوونی دانیشتوانی عراق بەم شێوەیە کێشەکە عراق نییە بەڵکو کێشەیەکی جیهانیشە ڕێژەی زیادبوونی ژماری دانیشتوانی جیهان. بۆ نمونە لە ساڵی 1950 ژمارەی هەموو گۆی زەوی 2.5 ملیار بووە کەچی لە ساڵی 2012 بۆ تا 7 ملیار. بەڵام ئەوە جێ سەرسوڕمانە کە لە 2012 بۆ 2024 ژماری دانیشتوانی بڵێن عالەم 1 ملیار زیادی کردووە. ئەگەر ئەمە لێک بدەینەوە بەراوردی بکەین عراقیش ئەکەوێتە ئەو ڕێنجە و مەودایە کە ژماری دانیشتوانەکانی غێری تەبیعی زیادی کردووە لەو ماوەی 12 ساڵەی ڕابردووە. ژماری دانیشتوانیش بە شێوەیەک زیاد دەکات ئەگەر لە کاتێکدا دەبێت کە ئێستەقراری سیاسی و کۆمەڵایەتی و تەندروستی و بژێوی ژیان زیاد بکاتن. عراقیش بەڕاستی لەم کاتەیە کە ئێستا سەیری بکەن لە ماوەی دروستبوونی دەوڵەتی عراقیەوە بۆ ئێستا کە بڵێن مەساحەکەی 430,000 کیلومتر مربع لە سەردەمی دروستبوونی دەوڵەتی عراقیە سڕی دانیشتوان بۆ هەر کیلومتر دووجایەک تەنها 5 کەس بووە. بەڵام ئێستا کە بەرز بۆتەوە بۆ 45 ملیۆن بە جۆرەی تەقدیراتەکانی کە ژماری دانیشتوانی بە ڕێژەی لە 2.1 بۆ 2.6 زیادی کردووە. ئێستا سڕی دانیشتوان بۆ 1 کیلومتر مربع بەرز بۆتەوە بۆ 105 کەس. واتە ژماری دانیشتوانی عراق چڕیەکەی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە تقریبان 20 قات بەرزەوە بووە. ئەمە مەترسی نییە دکتۆر؟ عراق دەتوانێت گەشەی دانیشتوانی کۆنترۆڵ بکات؟ بێگومان بەڕاستیەکەی باوەکو بابەتێکی مێژوش بچینە دواوە. عراق لە ساڵی 1970 بۆ 1990 تەشجیع ئەوەی دەکرد ژمارەی دانیشتوانی عراق زیاد بکات بە کەمیە نەک بە نەوعیە. بەهۆی ئەو ژمارە زۆرەی کە لە دەستیدا لە شەڕی عراق و ئێراندا کە تەقدیر دەکرێت بە 500,000 کەس ئەمە بۆ هۆی ئەوەی کەوە ئەم بابەتە زیاد بکاتن. بەڵام سەریش بە ڕێژەی دانیشتوانی عراق بکەین بە پێوەەر لەگەڵ وڵاتەکانی دراوسێ عراقدا لە هەمویان زیاترە. چونکە 2.6 بۆ 2.1 بابەتەکە زۆر گەورەترە لەوەی کەوا ئێستا ئێمە سەری دەکەین. ئەم گۆڕانکاری کە دروستیش بووە لە ژماری دانیشتوانی عراق کە بە ڕسمی لە چەند ڕۆژی داهاتوودا جێگیر دەکرێت هەمومان دەزانین یاسایەک هەیە کە ڕێژەی پەرلەمانتاری بە ڕێژەی 100,000 کەس بۆ ئەندام پەرلەمانێکە وهروە بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش. ئەمەش بە بێگومان بە دڵنیاییەوە ژمارەی پەرلەمانتارەکانی عراق لە بڵێن لە هەڵبژاردننی داهاتوودا بەرز دەبێتەوە بۆ 450 کەس. ئەمەش بارگرانیەکی زۆر گەورە دروست دەکاتن. چونکە ئێمە بینومان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە 5 خول پەرلەمان کراوە پەرلەمانی عراق پەرلەمانێکی ئاکتیڤ نەبووە. یعنی ئەو تەشریعاتانەی کە پێویست بووە یا ڕقابەی هەیبووە کە بەسەر بڵێن حکوومەتی عراقەوە هیچ وەکو خۆی جێبەجێ نەکردووە کە 329 کەس بووە. ئەگە بیکەن 450 ئەمە یەکێ لە بابەتەکانە. بابەتێکی تر من بەڕێی من لەوانەیە کێشەیەکی ترش دروست بکاتن لە نێوان حکوومەتی عراق و هەرێمی کوردستاندا. چونکە ڕێژەی زیادبوونی ژمارەی دانیشتوانی پاش بڵێن دیاریکردنی ئەنجامەکان ئەگەر ڕێژەی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە ڕێژەی عراق زیادی نەکرد بێتن ئەگەر بۆ 100,000 کەس بێت بێوکومان ڕێژەی کورسیەکانی هەرێمی کوردستان کەم دەبێتەوە بەرامبەر ئەو زیادبوونە ئاساییەی کە لە عراقدا دروست بووە. بێوکومان ئەمانە هەمووی لە داهاتوودا لەوانەیە پێویستی بەوە بێت کە هەمواری یاساکانی عراق بکرێتەوە لەم بابەتانە. باشە دکتۆر لە یەکەم سەرژمێری کە لە عراق کراوە ژمارەی
دانیشتوانی عراق بە پێی ئامارەکان 1,400,000 کەس بووە. ئێستا بە پێ و ئەنجامانەی کە هەیە بۆ سەر و 45 ملیۆن کەس ژمارەی دانیشتوانی بەرز دەبێتەوە. ئەمە ئەگەر بە پێی ئامار و داتالێکی بدەینەوە ڕێژەکە چەندە بەرز بۆتەوە. وایە ئەمە لە ئاستی ئەو گۆڕانکاریە دیموگرافیانەدا هەیە کە لە عراق کراوە لە ماوەی ئەو چەند ساڵەدا لە نێوان سەرژمێری یەکەم تا ئێستا؟ بێگومان ئەگە سێری بکەن لە ماوەی بڵێن 100 ساڵی دروستبوونی دەوڵەتی عراقیە بۆ ئەو 2 ملیۆنەی کە یەکەم سەرژمێری کراوە لە 27ەوە بۆ ئێستاکانە ژمارەی دانیشتوانی عراق 39 ملیۆن کەس زیادی کردووە. ئەمەش ڕێژەیەکی ناسروشتی و ناتەبیعیە بەنسبەت عراقەوە. بۆچی؟ چونکە ئێمە ئەزانین لە ماوەی ئەم چەند ساڵی ئەخیران دەبێت ئیستقرارێکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تا ڕادەیەک دروست بووە. لە عراق لە ماوەی 100 ساڵی دروستبوونی عراقدا هیچ جۆرە ئیستقرار و شتێک نەبووە. تەنانەت ئەو ئامارێک بە ئامارەکانی ڕابردووی عراقدا بکەین کە لە ماوەی 8 بڵێن سەرژمێری داکراوە ئەمە نۆیەمینیانە ئەبینین ئەوەی 57 لێ دەرچێت کە پێش گۆڕین دیموگرافیای دەستکاریکردنی مەسە لە کەرکووک و ناوچە دابڕێنەکان بووە. ئەوانەی تر دوای ئەوەی کە کراوە لە ساڵی بڵێن 65 کراوە لە 77 و 87 و 97 هیچی لە باروز زروفێکی سروشتیدا نەکراوە. مەسەلەن بۆ نمونە لە 64 کراوە دوای حرس قەومی بووە، لە 77 کراوە دوای اتفاقی جەزائیر بووە، لە 87 کراوە دوای عملیاتی ئەنفال بووە، لە 97 کراوە دوای ئەوەی کەوا سێپارێزگاکەی هەرێمی کوردستانی کەنادا نەبووە. بەڵام ئێستا بەڕاستی ئەبێ کە ئەنجامی سەرژمێریەکە ڕاگەیەندرا، ئەبێ شیکردنەوەیشی بۆ بکرێت. بزانین ژمارە کە زیادی کردووە هەل لەبەر ئەوەیە کە ڕێژەکە بە مطلقی زیادی کردووە یا بڵێنی ڕێژەی تەمەن لە عراقدا زیادی کردووە. چونکە معدەلی عومەر ئێمە دەزانی تقریبا لە عراق لە نێوان 65 بۆ 70ە. بەڵام ئەگەر ئەنجامەکان دیاری کرا کە تەمەنی بە ساڵە چوان لە عراقدا بەرز بۆتەوە، ڕێژەکە تا ڕادەیەک دەوانێ بڵێن بەرەو سروشتیە و غێری ئەوە نەوەڵا ئێوە پێشبینی دەکەن ڕێژەکە سروشتی بێ یا ناسروشتی بێ؟ بێگومان ئەوەی کەوا لە عراق دیاری کراوە و بە تەقدیر پێش ئەوەی ئەنجامەکانی سەرژمێری دیاری بکرێت 2.1 بۆ 2.6 هەر بۆ خۆی ناسروشتیە. چونکە ڕێژەی گەشەی دانیشتوان بێگومان لە 1.4 بەڵام لە عراق 2.1 بۆ 2.6 لەگە وڵاتەکانی نەدراوسێدا دەگونجێت لە ڕێژەی دانیشتوانی مەسەلەن جیهانیدا دەگونجێت. بەڵێ بەڕێز دکتۆر عومەر مامۆ پسپۆڕی بواری ئامار زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.